حديثك صحيحة لصحيح ترمزياته. يكي للصحابة كان في غمري خوا صلى الله عليه وسلم كناوي إمامي عمري كري عاصة، نايما بيستو عمري كري عاصي كري وائل. إمامي عمر وتي هاد بو خزمتي في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي أمويت شتيك بو باوكم بكم كاتي خوي وعدي داوا صد كويدا رزقاركا براكم پنجاي بو كردووە پنجاي ماوە من ئەتوانم پنجا کۆی لە ئازاد کەم لە بەرەوەی باوکم نەزری کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی بە ئیمامی عەمر فەرمووی ئەمە بە جوانی گوێ دەبگرین ئین ئەباکە لەو کانە موسلیما، ئەمە حەدیث صحیحە. ئەگەر باوکت مسلمان بووایە، چونکە باوکی مسلمان نەبوو، عاصی کوڕی وائیل بە کافری بە مشتیکی مرد پەنا بخوا. فەرمووی ئەی عەمر ڕەزای خوای لێبێ، ئەگەر باوکت مسلمان بووایە، واتە باوکی بە مسلمان نییە، ئەلحەمدوللا مسلمانن، سپاس بۆ خوا. ئەگەر باوکت مسلمان بووایە فأعتقتم عنه أو تصدقتم عنه أو حججتم عنه بلغه ذلك. سيدي كان جوان سي حديثك بكين حديث صحيح معناه بعض حديثك ضعيفة أما براسي كارسات. ئەگەر باوکت مسلمان بووایە کۆیلت بۆ ئازاد بکردایە کە ئەو نەزری کردووە، ئەگەر سەدەقە و خێرت بۆ بکردایە، ئەگەر حەجت بۆ باوکت بکردایە مسلمان بووایە بەلەغەهو ذالیکە پێی ئەگەیشت خێرەکەی. واتە ئەگەر مسلمان بێ باوک و دایک دەتوانی خێر و سەدەقەی بۆ بکەی. قوربانیش سەدەقەیە، بە سەدەقە ناوی هاتووە. سەدەقە واتە هەموو شتێکی خێر سەدەقەیە. بۆیە گومانت لەوانە بێ ئینشاڵڵا دایک و باوکت وەسیەت بکە نەیکە قوربانی بۆ بکە، و براکانیشت کەسێکت برایەکت کەسێکت مردووەتە تەوێ قوربانی بۆ بکەی بۆ کوڕێکی خۆت لەگەڵ خۆتا بەشداریکە و ئەوە ئینشاڵڵا ئەبێت بەتەنیا بۆی مەکە دایک و باوک جیاوازە. ئیلا مەگەر حەیوانی گەورە بێ لە جوانەگایەکە دەتوانی براکەتی کوڕەکەتی تێ بکەی بەشێکی بۆ دابنەی. ئەوە زانایان دەفەرمون دروستە. بۆیە قوربانی بۆ مردوو دروستە بەبێ وەسیەت، بەس بۆ مەرجەی قوربانی بۆ خۆشت بکەی، نەک یەک حەیوان سەر بڕی بۆ باوک و دایک و خۆشی هیچ نەکەی بۆ خۆت، چونکە خۆت لە پێشتری.